بەڕێزان بەردەوامین ئیسرائیل بەنیازە غەزە کۆنتترۆل بکە خۆیان دەڵێن کۆنتترۆلکردن لە نێو وڵاتیاندا دەڵێن داگیری بکە بە یەکجاری ینی وەکو خاک هێز بەرێتە سەر غەزە و وەیتر لەوێ کۆنتترۆلی بکە بەنیازی چیە دواتر ئەویان جارێ ڕوونی نەکردێتەوە بەڵام بڕێر وایە ئەمڕۆ ئەنجومەنی وەزیران لە ئیسرائیل کۆ بێت و بڕیار لەسەر ئەو بیرۆکەیە بدا گفتوگوین پرس و باس و بابەتاکەین و دواتر کەمێک لەسەر سووریا ئەحمەد شەرع بۆ لە کورتۆڕەیە و بۆ دەڵێ لەگەڵ کوردانانیشم گفتوگوێن پرس و باس و بابەتان ناکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر شێرکۆ کرمانز لە ئوسترالیاوە لەگەڵمانە توێژەر ئەکادمی دکتۆر سڵاوت لێ بێم کاتت باش سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان دکتۆر بەڕوانینی تۆ ئیسرائیل بۆ ئەوێ غەزە کۆنتترۆل بکە وەکو وا ناوی دەنێ زۆر سپاس کاکڕانکۆ وڵا بەڕای من نەتەنیاهۆ لە سەرتاوە یەکێک لە استراتیجیەکانی بۆ داگیرکردنەوەی غەزە لە ناوبرنی حەماس بووە و ڕزگارکردنی بارمتەکان بووە ئەو تا ئێستا کە نەتوانیوێتی حەماس لە ناو ببە و نەتوانێتیشی هەموو بارمتەکان ڕزگار بکە لەبەرەوە نیازی ئەوەی هەیە کە جارێکی دیکە غەزە یا کەرتی غەزە دووبارە داگیر بکاتەوە ینی مەبەستی سەرکی ئیسرائیل ئەوەیە کە کۆتای هێنانە بە حەماس چونکە لە ڕێگەی مفاوەزاتەوە تقریبان 6 مانجێکە مفاوەزات لەگۆڕێدایە یەکێک لە داواکانی ئیسرائیل ئەوەیە کە دەبێت حەماس کەرتی غەزە بەجێ بێڵێ حەماسیش ڕازی نییە بۆ مەرجە لەبەرەوە ئیسرائیل بڕیای داوە یان بڕیار دەدا دیارە ڕۆژی جماش بڕیاریاندا و چی پێ دەڵێن ئینتەرناشنال کمیونیتی یان کۆمەلگای نێودەوڵەتی ناڕزایەکی ئێزگار توندی دەربڕی لەسەر ئەو پرسە پیان ناخۆشە کە ئیسرائیل جارێک دیکە غەزە دووبارە داگیر بکاتەوە بەڵکاران باشە دکتۆر بە بڕای تۆ نەتەنیاهۆ دەڵێن ئەوەی دەیڵێت دەیشیکا و ینی زۆر گوێ بە هەندێک شت نادا بە بڕای تۆ بۆی دەچێتە سەر ئایا ئەوەی کە دەڵێن ئیسرائیل لە غەزەدا دەچەقێ لەبەرەوەی کەیتر ئەمە یەکلایکردنەوەیە یعنی بە بڕای تۆ چی ئەبێ چی ڕوئەدا من پێم وایە ئەم جارە ناڕەزایی نێودەوڵەتی بە تایبەتی لە وڵاتانی ئەوروپا کە تا ئێستا هەرسێ وڵاتە هەرە گەورەکەی ئەوروپا بریتانیا و ئیتالیا و فەڕەنسا و ئەلمانیا چوار دەوڵەتە گەورەکە زۆر بەتوندی ناڕزایان دەربڕیوە ئەلمانیا ناڕزایەوەی بێزگە لە ناڕزایش بڕیاری داوەکە ئیدی چەک نەنێرێ بۆ ئیسرائیل بە تاوێتی ئەو سپێ پارسیانی ئەو موادی احتیاطاتی کە بەکار دەهێنرێیان ئەو چەکانی کە ئەلمانی لە ئیسرائیل بەکاری دێنێ من پێم وایە زەختەکە زۆر زیاترە ئەگەری زۆری هەیە کە ئیسرائیل ئەم کارە نەکاتن بەڵام بەڕاستی ئێمە وردەکارەکانی ئەوەی کە ئەوەی مخابراتی ئیسرائیلی موساد دەیزانێ و داخۆ ئەم جارە بچنەوە ناو شاری غەزە چەند تێچووی چەند دەبێ و ئەوانەی کە گوایە حەماسەکان لەوێ ماون چەندین لە شوێنین ئەم شانە نازانین لەبەرەوە تۆزی زەحمەتە بڕیار بدەین ئەگەر عملیەکە عملیەکی خێرا و با بڵێن نەشت هەرگەریانە بێ لەوانەیە ئیسرائیل ئەم کارە بکە بۆ ماوەیەکی کورت بەڵام ئێمە نابێ ئەومان لەبیر بچێکە ئەمە تقریبن وا بۆ 2 ساڵ دەچێتن ئەم شەڕە بەردەوامە من وای تێدەگەم کە لە چەمانجی یەکەمی لێ دەرچێ ڕۆژ بە ڕۆژ کێروی ئیسرائیل لە خواریدایە بۆ مانایەکە چەندی شەڕەکە درێژ دەبێتەوە لە زەرەری ئیسرائیلدا چونکە ئەو شەڕە ئێستا بووە بە شەڕی ئیسرائیل لەگەڵ فەڵەستینەکان ئیسرائیل لەگەڵ برسیکردنی منداڵانی غەزە لەوە دەرچووە کە خەڵک ئێستا تەمەشای بکە وەک ئەوەی کە لە ڕۆژانی یەکەمدا خەڵکەم پێیوا بوو کە لە ڕاستی ژاوا بوو لە ڕۆژانی یەکەم ئیسرائیل حەماس هێرشی کردوتە سەر ئیسرائیل و ئیسرائیل ئەوە کە دەیکاتن پەرچەکردار و وەڵامدانەوەی هێرشێکی حەماسە بەڵام ساڵێک تێپەڕ دەبێت زیاتر خەڵک بەگشتی حکوومەتەکانیش بەگشتی زیاتر فشارێکی ێزگار زۆر دەخەنە سەر ئیسرائیل بۆ کۆتایهێنان بەم شەڕە من پێم وایە فشارەکان ئەم جارە زۆر زیاتر دەبن لەسەر ئیسرائیل پێم وایە ئیسرائیل ئەگەر کارێکی لەو شێوە بکاتن لە زەرەریدا نەک لە قازانجی زەرەر بە چ مانایەک دکتۆر ئەوەی کە بۆی ناکرێت یان خۆی ئیسرائیل پێشتریش
هەر کۆمەڵگەی نێودوڵەتی زۆر جار هاواریان لێ ئێستاوە دەڵێن نابێ ئەمە بکەیەوە بکەی بەڵام لە هیچ نەگەڕاوەتەوە بەتایبەت نەتەنیاهۆ. یعنی لە زەرەرەکە چییە؟ ئایا داگیرکردنی ڕووبەرێکی وەکو غەزا کە خاکێکی استراتیژی گرنگە بۆ ئیسرائیل و هەڵبەتە بە پشتیوانی ئەمریکاش ئەمە دەکا بە گڵۆپی سەڵزی ئەوێ ئەمە دەکا، ئایا زەرەرەکە چییە کە دەیکا؟ ئەمن پێم خۆش بکە ئاماژەت بە هەڵوێستی ئەمریکا کرد. خۆی لە ڕاستیدا ئیسرائیل هەڵوێستی ئەمریکا لە هەڵوێستی هەموو وڵاتانی دنیا زیاتر بە هەند وەردەگرێتن. بەڵام من پێم وایە لەبەرەوەی ترامپ خۆی بە پێغەمبەری ئاشتی و پێغەمبەری کۆتایی هێنان بە یان کەسایەتی کۆتایی هێنەر بە هەموو شەڕەکان و شەڕە درێژخایانەکان و شەڕە بێکۆتاکان دەناسێنێ، فشاری ئەویش فشار لەسەر ئیسرائیل دەکاتن کە کۆتایی بەو شەڕە بێتن. بەڵام بەڕاستی ئێمە نازانین، ینی ترامپ لە سەرەتادا هەندێک باسی ئەوەی کرد کە دایانەوێ غەزا چۆڵ بکەن لە فەڵەستینەکان و بکرێ بە شوێنێکی وەبەرهێنان و گەشتیاری و ئایا ئەوە بەجددی لە پلانی ئیسرائیل و ئەمریکادا هەیە؟ چونکە ئەگەر ئەوە هەیە دەبێ ڕێگە بدرێت کە فەڵەستینەکان یا غەزەیەکان کەرتی غەزە بەجێ بێڵن. بەڵام تا ئێستاوەی ئێمە دەیبینین هەر چوار دەورەی غەزە تەوق کراوە و ئەو خەڵکە لەوێدا شەلم کوتم لێ دەدرێ و دەکوژرێ. جا استراتیجیەکە بەڕاستی بۆ ئێمە ڕوون نییە. استراتیجی مەبەستم ئەوەیە کە وەدەرنانی هاوڵاتیانی غەزە لە کەرتی غەزەدا. ئەگەر ئەم استراتیژیە لەگەڵ ترامپا پێکات بوون و ئەو پلانێکە ترامپ سەرەتا تەنانەت داوای لە هەندێک وڵاتانی عەرەبیش کرد کە پشتیوانی لەو بیرۆکەیە بکەن یان لەو استراتیژیە بکەن، مەلیک عەبدوڵای ئوردنی لە کۆشتی با بڵێن سپی داوت کرد بوو ئەوەکەی پێڕاگەیان، بەڵام وڵاتانی عەرەبی دواتر بیرۆکەکەیان ڕەت کردەوە. ڕەتکردنەوەی ئەو بیرۆکەیە لەلایەن وڵاتانی عەرەبیش بووەتە مای ئەوەی کە ئیسرائیل لەم نێوەیە ینی چۆمڕیانی تێکەوتوە، تووشی حالەتێکی دوالیزم بووە لەوەی کە فەڵەستینەکان حەماس کۆتایی پێبێنێ یان کۆتایی بە بوونی فەڵەستینیەکان بێنێ لە کەرتی غەزە. باشە دکتۆر، دەوترێ ینی ئیسرائیل بۆی پلانەکەی جێبەجێ بکە ئەبێ هەموو سەرچاوەکانی گەیاندنی خۆراک بە خەڵکی غەزە کۆنتترۆل بکە. ئەمە دەزانین لە هەفتەی ڕابردووە بوو ئیسرائیل وتی ڕێگە دەدەین بۆی کاروانی کۆمەک و کارەکان بگە بە خەڵکی غەزە، بەڵام دەڵێن یەکەم پلانی دەبێت دیسانەوە لەوە دەست پێ بکاتەوە دەرگای گەیاندنی هەموو کۆمەک و هاوکاری خۆراکێک بە ئەو دانیشتوانەی لە غەزە ماونەتەوە داببڕێ و ناچاریان بکە ئەوێ جێبێڵن کە پلانی دووەمێتی بۆی کە ئەوان ئەوێ جێبێڵن و پلانە سەربازەکەی بەتەواوی جێبەجێ بکە. خۆ کێشەی ئیسرائیل لەگەڵ هاتنی کۆمەکە با بڵێن خواردنەکان بۆ قوتای غەزە زیاتر کێشەکەی لەگەڵ ئەوەدا کە ئەم خواردنانە یان ئەم کۆمەکانە نەگەنە دەست حەماس و حەماس بەکاریان نەهێنێ، هەم بۆ با بڵێن شەڕیەتدان جاریشی کە بەخۆی کە ئەو حاکمی ئەو ناوچەیە و ئەوە خواردن دابش دەکا و هاوکات کەڵکی لێوەرنەگرێ وەگەوەی کە با بڵێن چونکە چی پێ دەڵێن فیداییەکانی یان شەڕکەرەکانی حەماسیش پێویستیان بە خواردنە، پێویستیان بە کۆمەک و یارمەتیە، پێویستیان بە جلە بە خەوتنە بە نازانم چی بە هەموو ئەوشتانەیەکە لە دەرەوە دەبێ بێتن. ینی کێشەکە لەسەر ئەوەیە کە چێ ئەم کۆمەک و یارمەتیانە دابش دەکاتن، ئایا ئیسرائیل دەیکا یان ڕێکخراوە نێودوڵەتەکان دەیکەن یا حەماس دەیکا. ئەم ململانەیە تا ئێستا یەکلا نەبووتەوە لەلایەکەوە ڕێکخراوە نێودوڵەتەکان بۆ خۆیان دەڵێن ئێمە ئەو ئیمکاناتەمان نییە کە ئەو کارە هەمووی ئەنجام بدەین بە تەنیا، لەلایەش کەشەوە ئیسرائیل بۆ خۆی ئەم کارە لە ئاستۆی خۆی ناگرێ و ناشێڵێ حەماسیش ئەو کارە لە ئاستۆی خۆی بگرێتن. باشە دکتۆر بگەڕێمە سەر ینی دەڵێ پوختەی بابەتەکە بۆی ئیسرائیل غەزەدا گیر دەکا یا غەزە کۆنتترۆل دەکا وەکو خۆیان دەڵێن ئەمڕۆ پێ دوایە ینی بڕیار لەو بارەیەوە بدرێ پرۆسەکە دەست پێ دەکا یان نا بەو شێوازەش نییە کە نەتەنیاوەرچی بیکە؟ من پێم وە نایکاتن ینی بەڕاستی، بەڵام هەومانە ئەوە نییە کە نەتەنیاهۆ بڕیارەکانی لەسەر قسەی من یان لەسەر تێگەیشتنی من دەیکات، چکە من پێم وایە ئیسرائیل زەرەر دەکاتن ئەم جارەوە ئەو کاریشی لەو شێوەیە بکاتن.
بەڵام بە ئەگەرێکی دووری دەبینم کە بچێتەوە جارێشتی کە خۆی لەو زەلکاوە بەئاڵێنێتەوە. باشە دکتۆر چەند خولەکێکی کەممان ماوە کەمێک باز لە سووریا بکەین هەرچەند ئامار بۆ خۆی بابەتێکی تایبەت هەوڵەدەین لە هەفتەی ئایندەیە پێک و بەرنامێک لەسەر بکەین بەڵام لەبەرەوەی باسمەوە کردوتم باسی ئەمەشەکەین ینی بە یەک دوو پرسیار بەنی ئەحمەد شەرع بۆ پێی وایە و هەنگاوانی کە کورد ناوێتی تایبەت لە دوای کۆنگرەی کە بەڕێوەچوو ئەوەی پێکاتەکان ئەنی پێی وایەتر کورد لە دژیانە و دەڵێ کۆنابینەوە لەگەڵیان خۆی هۆکار زۆرن هۆکاری هەرە سەرچی ئەوەیە کە هەموو وڵاتانی ئەم ناوچێ نەک هەموو دەسەڵاتدارانی ئەم ناوچەیە مەسەلەن کاک ڕانکۆگە لێرەوە دەست پێ بکەیت لە هەرێمە حکوومەت داوای لا مرکزی دەکات بەو مانایە کە دەسەڵاتەکان شۆڕ بکرێتەوە بۆ هەرێمی کوردستان بەڵام لە ناو هەرێمە مرکزیت جێبەجێ دەکات لە عراق بە هیچ شێوەیەک رازی نییە کە دەسەڵاتەکان شۆڕ بکرێتەوە بۆ هەرێم لە سووریا رازی نین بەوەی کە دەسەڵاتەکان شۆڕ بکرێنەوە بۆ ناوچەکان بۆ هەرێمەکان بۆ پارێزگاکان لە تورکیا بە هەمان شێوە ینی ئەگەر بڵێم جەوهری کێشەکە ئەوەیە کە باوەڕ نەبوونە بە شەراکەی سیاسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کەس باوەڕی بە شەراکەی سیاسی نییە نەک هەر شەراکەی سیاسی لە نێوان با بڵێن لە نێوان نەتەوەکانە باوەڕیان پێ نیە بەڵکو شەراکەی سیاسی لە نێوان حیزبەکانیشە باوەڕیان پێ نییە ینی حزبێک لەگە حزبێکی دیکە باوەڕی بە شەراکەی سیاسی نییە جا ئەمە هۆکارێکی هەرە سەرچیە نەبوونی ئەم دیدگایە تێنەگەیشتن لەوەی کە تۆ دەبێ لەگەڵ ئەوانی دیکە بە هاوبەشی وڵات بەڕێوە ببی جا چه هاونەتەوە لە نەتەوەیکی جیابن چه لە حزبێک یان گروپێکی دیکەی جیابن ئەمە یەکێکیان خاڵی دوێمان لە پەیوەند بە سووریا من پێم وایە دەست تێوەردانی تورکایە هۆکاری هەرە سەرچیە لەوەدا ئەمەش پرسیاری ئەوە دەخڵقێنێ کاتێک کە تورکیا ڕێگری لە چارەسەرکردنی پرسی کورد لە سووریا دەکات چۆن ئامادەیە کە پرسی کورد لە باکووری کوردستانە چارەسەر بکات جا ئەمە بەڕاستی من پێم بە تابەتی دوای هاتنی ئێمە ئاگدارین کە دوای هاتنی هاکان فیدان بۆ سووریا هەڵوێستەکان گۆڕان دەنە قرار بوو هەم نوێنەرانی هەسەدا و تەنانەت قرار بوو کە مەزلوم عەبدی بچێ بۆ پاریس و لەگەڵ ئەحمەد شەرع بەیەکەوە لێوە کۆبوونەوە بکەن و فەڕەنسا ئەو نێوەنگیرەی دەکرد و خەریک بوو پرسەکان بە ئاراستەی چارەسەری بە ئاراستی چارەسەری نا بەڵام لانی کەم هەنگاوێک چەند هەنگاوێک پێش لێکتێگەیشتێکی زیاتر لێکتێگەیشتێکی زیاتر دروست ببێ ئەمە هۆکارش دیکە هۆکارەکەی دیکە ئەوەیە کە چی پێ دەڵێن حکوومەتی سووریا یان ئەحمەد شەرع پێی ناخۆشە کە کورد ببێتە نوێنەری پێکهاتەکانی دیکەی سووریا ئێمە دیمان لە کۆنفرانس لە دوا کۆنفرانسدا کە مەسەر نوێنەری عەلەویەکان لێوە بوو نوێنەری مەسیحەکان لێوە بوو نوێنەری تەنان نوێنەری عەشایری عەرەبی لێوە بوو نوێنەری دروزەکان لێوە بوو ئەم جۆرە لە سیاستکردنا دیسان دەگەڕێمەوە سەر خاڵی یەکەم کە مرکز دەوڵەتە مرکزەکان باوەڕیان بە بەشداریکردنی ئەوانی دیکەنی ئەوان پیان وایە کە هەر ئەوان دەبێ دەسەڵاتدار بن هەر ئەوان هەموو شتێک لەژێر چەتری ئەوان دابێ نابێ کەسێکی دیکە ببێ بە بەدیلی ئەوان یا کەسێک دیکە ببێتە هاوبەشی ئەوان باشە دکتۆر بە ڕوانینی تۆ بەکوێگە ئەگاتە بەرەکەوتنی چەکداری تا و ئاسە دەڕوە ئێستا خۆی بەرێکەوتنەکە خەریکە دەستی پێکردوێتەوە ینی خۆیمە ئاگادارین لە سەرەتای ڕوخانی ڕژێمی ئەسەد لە 8 دەسەمبەری پارساڵ یەکێک لەو شێواز و تەکنیک و تەکتیک و استراتیجیانەی کە تورکیا بەکاری هێنا یان ئەحمەد شەرع بەخۆی بەکارهێنا دەست ئاوەڵەکردنی گروپێکی نزیک لە تورکیای بوو بۆ هێرشکردنە سەر کۆبانێ و بۆ بەنداوی تشرین و منبەج و هەموو ئەو ناوچانە ئێستا کە ئێمە هەمان ئەو ئاراستە دەبینەوە کە دەبینین ئەوە تورکیا دیسان خەریکە دنەی ئەو هێزانە دەدا کە هێرش بکەنە سەر هێزەکانی هەسەدە یا کوردانی ڕۆژاوا جا ئەمە لەوانەیە بەڕاستەوە خۆ نەیکاتن خۆ ئەحمەد شەرع و حیزبەکەی یان گروپەکەی لە ڕاستیدا لەگەڵ دروستەکانیشە بەڕاستەوە خۆ نەی کردیانی گوتی ئەوە هێزێکی عەشایری عەرەبیە هێرشیان کردوتە سەر دروزەکان و خۆی لەو نێوەدا وەک ئاشتی خواز و وەک نێوبژی کەر و ئەوانە نیشان دەدا لەو پرسەردا بە هەمان شێوەیە ئێستا ئەو دەیەوێ بەو هێزانەی کە نزیکن لە تورکیای
هێرش بکرێتە سەر هەسەدا لەوانەیە هەندێک هێرش بکەن بۆی بزانن کە بەرگری هەسەدە چەندە توانەکانی هەسەدە چەندە مەبەستمەوە نیە کە نازانن پێشترش ئەو تەجروبانیان کردو بەڵام لەوانەیە دووبارە ئەم تەجروبەیە بکەنەوە و دەشانەیە بزانن کە ئەمریکا و فەڕەنسا ئەوانە چەند لەسەر هەسەدە بەجواب دێن من پێم وایە ئەگەر بەجواب هاتنی پشتیوانیکردنی ئەمریکا و فەڕەنسا بەتاوەتی کە نوێنەتی ئەوروپا دەکاتن خێرا بێ لە پشتیوانیکردن لە هەسەدا ئەگەرەکانی هێرشکردنی گەورە بۆ سەر ناوچەکانی ڕۆژهەڵاتی فورات زەحمەت دەبێت بەڵام ئەگە بێدەنجی لێ بکرێ و تورکیا زۆر پشتیوانی لەوە بکە بەڕاستی ئەگەری هەیە کە ئەم شەڕایان ئەم ململانەیە بگاتە ئاسی پێکدادان چونکە من پێم وایە دیمەشق 2000 دەڵێ بەهێز نەبێ ئەو پرسە یەکلایی ناکرێتەوە بەڵام خۆشبەختانە هێزەکانی هەسەدە و هەموو گروپە کوردەکان لەوێ زۆر دژایەتی شەڕ دەکەن و پیان وایەکە دەبێ ئەم پرسە لەڕگەی گفتوگۆوە چاسەر بکەیت کێشەیەکی دیکەی هەر سەرەکی لەو پرسانە ئەوەیە کە کاتێک کە داوا لە هێزەکانی هەسەدە دەکرێت کە با بڵێن ئیندیماز بکەن لە ناو سوپای سووریا ئیندیماز بە مانای چییە؟ ئیندیماز بە مانای توانەوەی یەکجاریە یان ئامێزانە من بۆ خۆم بەڕاستی لە وشەی لە ئینتیگریشنە وشەی ئامێزان لە جیاتی ئاوێزان بەکاردێن بۆ خۆشەویستی زیاتر بەکاردێت بەڵام ئەوە لە ملان و ئامێزان و لەگەڵ ئامێزانی چی ببی؟ ئەخ ئاوێزانش مانایەوەی کە تۆ بتاوێتەوە هیچ بوونێکت نەمێنێ ینی هیچ بوونێک نەشوناست بمێنێ نەخۆت بمینێنە بەڵام ئامێزان بێ مانایەوەی کە منیش هەم تۆشەی باوەش لەیەکدی دەکەین منیش وڵات بەڕێوە دەبم تۆش وڵات بەڕێوە من ناوچەکانی خۆم بەڕێوە دەم تۆش ناوچەکانی خۆت بەڕێوە بە بەڵام لەسەر کۆمەڵێک هاوبەش مشتەرەکاتە دەکرێت پێک بێ زۆر بەڕێز دکتۆر شێرکۆ کرمانج توێژەری ئەکادیمی و سیاسی سپاس دەکەم لە ئوسترالیاوە لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ شیکارەکانت خۆشەویستان بە یارمەتی ئەو کارن بەنامی پرسی ڕۆژتان پێشکەشرا تا پێتانەگەینەوە کاتێکی خۆش خواتان لەگەڵ